باوڵی بەڕێوەبەری ناحیی سیروان جێبەجێکردنی پرۆژە خزمەتگوزاریەکان بۆ ناحیەکە بەردەوامن و هاوڵاتیانیش لای خۆیانەوە وێڕای ستایشی ڕۆڵەکانی بەڕێوەبەری ناحیەکە بۆ قیرتاوکردنی گەڕەکەکانیان داواکارن پرۆژەکانی دیکە تەواو بکرێن و شارۆچکەکان خزمەتی زیاتری بکرێت لە ڕووی ئاوەدانیەوە. دیارە قیرتاوکردنی ئەم چەند گەڕەکەی کە ئێستا قیرتاو کراوە زۆر سپاسی بەڕێوەبەری ناحیی سیروانەکەین و سپاسی سەرۆکایەتی شارەوانی سیروانەکەین ئەوانیش بەڕاستی جۆدیان کردووە کە ئەم چەند گەڕەکەی ماوە لێرە قیرتاو بکرێ هەرچەندە ئەبووە ئەمە لە پرۆژەی 2014دا ئەم قیرتاوە بکرایە بەڵام ئەوە بوو ئیتر نازانین بە هەروە کارێ بێت ئەم چەند گەڕەکە ئەتوانین نزیکەی لە 20 گەڕەکە ئەم 4 گەڕەکە نەکراوە بەڵام دیارە جوهدی بەڕێوەبەری ناحیی سیروان سەرۆکی شارەوانی سیروان هەوڵێکی باشیاندا کە ئەم چەند گەڕەکەیان بۆ ئێمە قیرتاو کرد هیوادارم پرۆژەی تری بەدوا بێت. سپاس بۆ بەڕێوەبەرایەتی ناحیەی سیروان سەرۆکایەتی شارەوانی سیروان و شکر بۆ خوا ئەم قیرتاوەمان تەواو بوو ئێستا شۆستەکەی ماوە ئاخوازین لە داهاتوێکی نزیکە بەشی دووەمی مجامع کە دەسەیە و بەرەوەکە ئەوانیش قیرتاویان بۆ بکرێ و شۆستایان بۆ بکرێ و شوێنێک پرۆژەی خزمەتگوزاری هەیە سیروان زۆر پژوێ خراوە لە ڕاستیدا چونکە ئەمەی کە ئەمڕۆ بۆ ئێمە کراوە 10 ساڵەمە پێش بە شوێنەکانی کە کراوە فەرامۆش کراوە ناحیەی سیروان. گەرچی دەست بەکاربوونی بەڕێوەبەری ناحیەکە ئەوکات بوو لەگەڵ سەرهەڵدانی قەیرانی دارایی و هەموو جونگەکانی لە هەرێمی کوردستان کردەوە بەڵام لە ناحیەی سیروان لە ماوەی ڕابردوودا زیاتر لە 30 پرۆژەی گەورە و ستراتیجی لە دروستکردنی پرد و چاکردنی ڕێگاوبانەکان و قیرتاوکردنی کۆڵانەکانی شارۆچکەکە ئەنجام دراون. بەڕێوەبەری ناحیەکەش دەڵێت هەوڵەکانیان زیاتر دەکەن بۆ پێشکەشکردنی پرۆژە خزمەتگوزاریەکان بۆ هاوڵاتیانی شارۆچکەکە. دیارە ئێمە بەداخەوە لە گەرمی قەیرانی دارایی هاتینە یارە بەڵام وەکوتم بە کاریگەری بەدواداچوونەکان یعنی ئەو کاریگەریەمان کاڵ کردوێتەوە و بەدواداچوون بە دڵنیایی و بەدواداچوونی شخصی کە ئێمە بۆ زۆرینەی پرۆژەکان بە شخصی ئەچینە هەولێر وەزیر ئەبینین یاخود وەکیل وەزیر ئەبینین و ئیشەکە خێراترە بێ ئەوە کاریگەرێکی باشی ئەبێت و ئەگەر لە زمانی قەیرانی داراییش لێرە نەبینایە پێشووتر لێرە بینایە دڵنیام کاری باشترەکرا و چونکە پێویستی بە خەرجانی کەمێک دڵسۆزی و بەداداچوون. سیروانێکێکە لە ناحیەکانی پارێزگای ئەڵەبجە و بە 7 کیلۆمەتر دەکەوێتە باکووری خۆراوایی قەزای ناوەندی ئەڵەبجەوە. هەمیشە دانیشتوانەکەی گلەیەوە لە حکوومەتەکان شارۆچکەکان پراوێز خراوە و پرۆژە خزمەتگوزاریەکانیان کەمتر پێدەگات. هەر بۆیە بەڕێوەبەری ناحیەکەش دەڵێت هەمیشە لە ڕێگەی هەوڵەکانیانەوە دەیانەوێت لە گشت بوارەکاندا خزمەتگوزاری پێشکەش بە ناحیەکە بکەن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی سیروان.